ئامانەوێت زیاتر باسی بازاڕی هەرێمی کوردستان بکەین لە ڕووی فرۆشتنی ئۆتۆمبیلەوە لە ڕووی خواستی هاوڵاتیانەوە بۆ ئەم بابەتەش تێبین قادر خاوەنی پێشانگەی ئۆتۆمبیل بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانە سڵاو لێ بە کاک تێبین پێمان بڵێ بارودۆخی بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل چۆنە لە هەرێمی کوردستان. سەرەتا بە خێراتنتانەکەم وەک کەناڵی کورسات ئێمە وەکو خاوەن پێشانگە لە پێشانگەکانی سلێمانی بازاڕی ئۆتۆمبیل بە شێوەیەکی گشتی ڕووی لە ینی چۆنەڵێ ڕووی لە کەمبوونەوەیە نەک بازاڕی سلێمانی بازاڕی بەعام هەرێمی کوردستان هەولێر و دوهۆک و هەڵەبجە و هەمووی ڕووی لە کەمبوونەوە بەهۆی ئەو بارودۆخی کە ئەم دەقەیە لە هەرێمی کوردستانە ڕوویاوە بەهۆی ئاباری ئابووری و کەمی موچە و کەمی پرۆژە و ینی هەموو شتەکان تەسیرەکاتە سەر بارودۆخی ئابووری ناو بازار. ئێمە ژوەک پێشانگاکان ینی چۆنەڵێ لە ناو هەرێمی کوردستانە لقێکی سەرەکی ئابووری ئەم هەرێمەین لەبەر ئەوە ینی ئەگەر کڕین و فرۆشتن لە لای ئێمە بە شێوێکی بەرچاو باش بێت ینی بارودۆخی خەڵک بە شێوەیەکی تر باشترە چونکە یەکەم شت کە خەڵک بیری لێ کاتەوە شێوانی سیارە گۆڕینێت ینی خوشکە خەڵک خولیایەکی زۆری هەیە بۆ سیارە بەعام لە 160 خەڵک حەزی بە سیارە گۆڕین و خولیای سیارەی هەیە هەنی تەسیرەکە لەسەر ئێمە لەسەر بازاڕی کڕین و فرۆشتن بە شێوەیەکە کە لە هەموو کاتێک زیاتر تەسیر خراوەتە سەر بازاڕی کڕین و فرۆشتن. بازار بەعام بازارێکی باش نییە ینی کڕین و فرۆشتن زۆر کەم بۆتەوانێ خواستی کەم لەسرە ینی هەر چۆنێک باسیکەی هەر کەمە ینی ئەوەنە کەم بۆتەوە ئەو نەکەم بۆتەوانێت کە جێی نیگەرانی هەموو کەسێکە کە لەم بازاڕە ئیشەکە وەکو بیعوشەرا وەکو ساحب پێشانگا و وەکو ساحب کۆمپانیا بەعام هەمووی نیگەرانە لە وەسعەکە. کاک تێبین باسی هۆکارەکەشی ئەو باری ئابووریە کە بەسەر هەرێمی کوردستان باشە باسی کەمبوونەوەی فرۆشتنتان کردووە خاوبوونەوەی بازاڕی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەگەر بتەوێ ژمارەیەکمان بیتێ ڕێژەیەکمان بیتێ بەراوردی بکە لەگەڵ ساڵی ڕابردوو بۆمان کاک تێبین لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵە چەند بازارتان دابەزیوە ئەگەر بتوانی ژمارەیەکی نزیکەیمان بیتێ بۆی بەرچاوڕوونیمان هەبێت. بۆ نمونە بەڵێ ئەگەر باسی ژمارە و باسی داتای کڕین و فرۆشتن کەین ئێمە بۆ نمونە ئەم وەسعە لە بۆسعی ئابووری لە ساڵی 2020وان لە دوای کۆرۆناوە ئەم وەسعە لە بازاڕی پێشانگای ئۆتۆمبیلە کەم بۆتەوانێت بەڵام ئەو کات بە شێوەیەکی بەرچاو نەبوو ینی تاوەکو ساڵی 2022 کڕین و فرۆشتن هەبوو و شتێکی باش بووە و بە شێوەیەک نەبووە کە خەڵک زۆرتە ئەو کەسانی کە ئیشی کڕین و فرۆشتنەکەن تەسیر کاتە سەر ژیان و بژێویان بەڵام وردە کەم بۆتەوانێت بەڵام ئەوەی کە زۆر تەسیری کردووە لە ساڵی 2024 کە ڕێژەی کڕین و فرۆشتن بە بەرچاوێک زۆر کەم بۆتە بۆ نام پێشانگایی ئێمە لە ساڵی 2023 بڵین بۆنە لە مانگێکە ئەگەر بێت و 20 عقدمان هەبوو بێت ئێستا کە ساڵی 2025 ینی ڕێژەی کەمبوونەوەکە لە ساڵی 2024 دەستی پێ کردووە هەتا 2024 خراپ نەبووە. باسی ئەو کاتی بڵاوبوونەوەی کۆڕۆنات کردوتر لەو کاتەوە بەردەوام ئێمە ئەم خاوبوونەوەی بە بازاڕەوە بەدیکراوە پێمان بڵێ لە کاتی بڵاوبوونەوەی کۆڕۆناوە هەتا ئەم ساڵ کە ساڵی 2025 بەڕای ئێوە خراپترین ساڵ بۆ بازاڕی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل چ ساڵێک بووە؟ باڵێ ئەگەر بەراوردکەین منیش قسەکەم لەوە بوو ئەگەر بەراوردکەین بە وەسعی ساڵی کۆرۆنا کە کۆرۆنا بووە وەسعێکی خراپ بووە لە جیهانە بگرە ساڵی 2025 لە دوای مانگی 2025 وانێ لە ساڵی کۆرۆنا خراپتر بووە ینی ساڵی 2025 لە دەستپێکیەوانێ وەسعی کڕین و فرۆشتن لە چاو ساڵی کۆرۆنایە کە وەسعێکی عالەمی جیهانی بوو هەموو عالەم تەسیری تێکردو بگرە لەو کاتە خراپتر ینی ئەم وەسعی ئێستا هەمانە وەکو ساڵی کۆرۆناکەوە کە پێشانگان نەبوو خەڵک نی ئێوێرا بێتە دەرەوانێ ئێستا ژوایە ینی ئێستا کڕین و فرۆشتن ئەو نەکەم بۆتەوە بە بەرچاوی ئەو کاتێ. کاک تێبین ئێستا لەو جوڵەیە کە لە بازار هەیە ئەوەی کە ئەکڕدرێ و ئەفرۆشرێ زیاتر هاوڵاتیان ئۆتۆمبیلی نوێ و 0 کیلۆمەتر ئەکڕن یان خود ناخواست بۆ ئۆتۆمبیلی بەکارهات و زۆرترە.
وڵی بە شێوەیەکی گشتی بەڕای من ینی ئەمە ڕای منە نەک بڵێ ڕای هەموو کەسێکە بە شێوەیەکی گشتیە بەڕای من دوو جۆر ئۆتۆمبیل ینی باشتر ئەفرۆشرێت ینی دوو جۆر ئۆتۆمبیل باشتر ئەفرۆشرێت جۆرێکیان ئەو ئۆتۆمبیلانن کە سعریان نەتاوەکو دەفتەرێکە ینی ئەتا حدودی $10,000 جۆرێکی تریان ئەو جۆرانن کە لە حدودی بڵێن بۆ نمونە 180 گەڵاتە وەکو دوو دەفتەرونی و لەو مەجالێ ینی چۆنەڵی تۆزێک سیارەکە بەرزی پێوە دیار بێ عایلە بێ کابرا زۆر سەڕور بێ بەو دوو جۆریان تۆزێ باشتر ئەفرۆشرێ ینی سیارەی وەسەط و مام ناوەند و گەنجانە نافرۆشرێ ئێمە جاران بۆ نەهانێت جۆری سیارە هەبوو ئەمان بوو بڵێن دۆج و ئۆباما و چالجەر و مەستانگ و ئەم شتانی گەنج حەزی لێ بۆ نە باوک بۆ هەدیە بۆ کوڕەکەیە کڕیان بۆ کچەکەیە کڕی ئێستا ئەوە هەر نەماوە ینی ئەو جۆرە ئۆتۆمبیلانی کە تایبەت و بوون و خواستی تایبەتیان لەسەر بوو ئەوانە کڕنیفرۆشتیان هەر نەماوە ئەوەی کە ئێستا ماوە جۆرێکە کە تا ئەو حدودێ باشە کاکتێبین باسی نرخت کرد باسێکی براندیشمان بۆ بکە هاوڵاتیان لە ئێستا زۆرتر حەزیان لە کام براندێ با باسی حەز نەکەین زۆرتر خواستیان بۆ کام براندانەیە لە هەرێمی کوردستان بەڵێ لە سەرەتای ساڵی 2025 جوانە پێش ئەو کاتەش سیارەی سینی لە هەرێمی کوردستانە خواستێکی زۆر لەسەر بوو ینی بڵین لە پێش کۆتایی ساڵی 2025 بە چەند مانگێک خواست لەسەر سیارەی سینی زۆر بوو هەتاوەکو تقریبان 3 مانگ لەمەوە پێش هەتاوەکو مانگی 4 تا مانگی 5 سیارەی سینی بە شێوەیەکی بەرچاو بڵاوی پێکرا بوو ینی کڕنوفرۆشتنی زۆری پێ بوو خواستێکی زۆر لەسەر بوو بەڵام بە بەرچاو ئەم 3 مانگەوانە کە ئێستا هەیە خەڵک خواستی لەسەر ئەوەش نەماوە ینی خەڵک خواستی لەسەر سیارە سینەکەش نەماوە بەهۆی ئەو خەلەل و مەشاکیل و کێشەوی میکانیکەی کە لە سیارەکانە دروست بۆ کۆمەڵێکی خەڵکی زۆر ینی خەڵک ئێستا خواستی لەسەر ئەو جۆرە سیارە سینیانەش کەم بۆتەوانە بە شێوەیەکی بەرچاو ینی ڕێژەکە بە شێوەیەکە کە هەموو کۆمپانیاکان هەستی پێکەن ئێستا کۆمپانیا هەیە کە خۆی یەکدە سیارەکەی هێناوە لە سینەوانێ بۆ ئێرانی ئەمە سارێکی 100 سارەیەک هێناوە سیارەکان هەیە بەمایەکاریان ساری بە گەڵایە زەرەر لەبەرەوەی بفرۆشێت چونکە خواستی لەسەر کەمە بەڵام ئەوەی کە ئێستا خواستی لەسەر بێت و بفرۆشرێت ناتوانانی بڵێن یەک جۆر سیارە یان بەس توێتا یان بەس نیسانە یان بەس کۆریە یان بەس سینیە عام سیارە لەو دوو حدودەیە ئەفرۆشێ خەڵک وەکو ضروریاتێک بەکارێن ئێستا کەمتر وەکو حەز بەکاریە سیارە باشە کاکتێبین خواست بۆ ئۆتۆمبیلی کارەبایی و هایبریدی چۆنە لە هەرێمی کوردستانستێ لەسەر ئاستی جیهانم ئۆتۆمبیلانە خەڵکێکی زۆر ڕووی تێکا بەهۆی گۆڕانی ئاو هەواوە حکوومەتەکان پشگیری ئەکەن ئاسانکاریان بۆ کرێ لە هەرێمی کوردستانم ئۆتۆمبیلانە هیچ خوازیاریان هەیە؟ بەڵێ لە هەرێمی کوردستانە ئەوە نابێت شتێکی تازەیە ینی شتێکی ناموویە بە هەرێمی کوردستان سیارەی کارەبایی یاخود سیاری هایبرد کە هاتۆتە هەرێمی کوردستانەوانێ ئەویش هەروەکو پێشووتر کەوتم سیاری کارەبایی بیدایەت کە هاتۆ مەجموعەیە خەڵک کڕیوێتی بەڵام لەبەر ئەو مەشاکیل و کێشانەی کە ئەو سیارە کارەبایانە هەیەە ئێستا خواست لەسەر سیارەی کارەبایی نەماوە ئەوەی کە خواستی لەسەر سیاری هایبردا کامانن ئەو کێشە و مەشاکیلانە کە هەیەە کێشە و مەشاکیلی سیاری کارەبای ئەمە کە باسی سیاری کارەباکەین بۆی خەڵک بە نوعی لێمان تێنەگە سیاری کارەبا جیایە لەگەڵ سیاری هایبردا سیاری هایبرد یعنی واتە بەنزین و کارەبا خۆی شەحنەکاتەوە پێویستی بە ئەوە نییە بڕۆی لە ویزگەیەکە لابیت و کارەبای بخەیتە سەر و شەحنی تێچێتوانە بەڵام سیارە بیدایەتی ئەم ساڵ و ساڵی پێشووتر سیاری تێسلا هاتبوو بۆ هەرێمی کوردستانە بەس بە کارەبا ئیشەکان یعنی واتە نە بە بەنزین ئیشەکان نەخۆی شەحنەکاتەوە تەنها بە کارەبا ئیشەکە ئەمەش لایمە هەنێ مشکلەی بۆ دروست بۆ نمونە ئەو ڤۆڵتەی کارەبایی ئێمە کە ئەدرێ لەو سیارێ ئەو سیارێ ئەبێت لە 220 کەمتر نەیە بەردەوامی ینی ئەو کارەبایی کە لە سەرێتێ بێت لە 220 ڤۆڵتێ کەمتر نەوێت بەڵام کارەبای هەرێمی کوردستان بتوێت بەرزوو نزمیە کات یاخود لە هەنێ ماڵە دوورە دەستە کەمە بێتەوانێ بۆ ئەو سیارانە مشکلی دروست کردووە ینی ئەو کارەبای ئێمە بڵێ تا ڕادەیەک بۆ ئەو شەحنی ئەو جۆرە سیارانە نابێت دوای ئەوەش لە هەرێمی کوردستانە ویزگەیەکی ئەوە زۆر نییە یعنی کابرا لە هەر شوێنەکە لی بڕا ئیسراحەتێ بکە سەعاتێک و سیارەی کا بە شەحنەوە چەند ویزگەیەکی دیاریکراو هەیە لە شاری سلەیمانی و شاری هەولێرە شتەکان جارێ زۆر نەبوون بەڵام ئەوەی کە خواستی لەسرە ینی ئەو مشکلی سیارەی کارەبایە بۆیە خەڵک لی دوورکەوتۆتەوانێ و ینی بۆ نرخەکەشی هەرزان بووە بەڵام ئەوەی کە
خواستی لەسەر خەڵک ئێستا حەزی پێێتی سیارەی هایبرد خەڵک حەزی پێێتی لەبەرەوەی خۆی شەح نکاتەوە مەسروفاتێکی کەمی هەیە تێچوێکی کەمی تێچێ بۆ ئەو کەسەی سیارەکە لێخڕێ بۆم نەگەر کابرا مانگی بایی 100,000 بنزینی کرد بێتە سیارەکە ئێستا مانگی بایی پەنجانی نیوانی بۆ یەگەڕێتەوە بۆ چونکە سیارەکە خۆی شەح نکاتەوە وەکە پێویستی شپێ بوو بە بنزینە ڕوات ئەنی مشکلەی کەمترە سیاری هایبرد وەکو ئاگاداربی لە هەرێمی کوردستان قەدەغە هەیە بۆ هاوردەکردنی بۆ نمونە جۆرێکی تایبەتی ئۆتۆمبیل چێ ئۆتۆمبیلێک هاوردەکردنی بۆ هەرێمی کوردستان قەدەغەیە وەکو قەدەغەکردنی جۆری ئۆتۆمبیل هیچ جۆرە قەدەغەن یعنی هیچ جۆرە مارکەیەک یان هیچ جۆرە سیارەیە قەدەغە نیە هاوردەی هەرێمی کوردستان کرێت بەڵام بەپێی مۆدێل قەدەغە ئەکرێت و ڕێگە پێدراو نییە ئێستا بۆ نمونە ئێمە کە لەم کاتەیە قسە لەگەڵ بەڕێستایەکەی مۆدێلی 2023 و 24 و 25 داغڵە بێت 23 تاوەکو 15 بەپێی ڕێنمایی هەرێمی کوردستان و دایری مرور و ئەوانە هەتاوەکو 15 سیارەی مۆدل 2023 داخڵە بێ لە دوای 15 دەوانێ 24 و 25 و 26 ینی بەس ئەو بەپێی مۆدلەکان قەدەغاکرێ ئەنی سێ مۆدل خوار خۆی داغڵەکرێت و تاوا بەپێی ساڵەکە زۆر سپاس تێبین قادر خاوەنی پێشانگای ئۆتۆمبیل کە لەگەڵمان ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ تۆش کاتێکی خۆش زۆر سپاس بۆ تۆش